مەترسێک لەسەر موچەی هەرێمی کوردستانەیە ئایا دوای نەورۆزکەوە کۆترێت موچەی هەرێمی کوردستانە بڕێتون یعنی ئەو دەنگوانەی کە هەن ڕاستن دەنگوانە ئەوەی کە پێویستە بە بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕاستنی لە ڕاستیدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نە بە ئیتیفاقی ژێربەژێر کراوە نە بە با بڵین ڕێکەوتنی سیاسی کراوە بەقەدەرەوەی کە بووە بە قانون. ئێستا ئێمە لەگەڵ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەو پشکی کە دیاری کراوە ئەوەی کە لە مانجی ڕابردوودا ڕۆیژ بۆ هەرێمی کوردستان بەردەوامە بێ و ئەڕواوە ئەمە قانونی موازنەیە بۆ ئەوەی کە ئەم پشکە ببڕدرێ ئەبێت طعن لە قانون بکرێ. ئەم طعنەش پێم وایە هەتا ئەو کاتێ عادل عەبدولمەهدی بەڕێز عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراق بێ ئەمە ڕوونادا. بۆیە ئەوەی کە بەم شێوازە مەترسی دروستەکە بەم زمانە قسەیە کاکاڵێ مانجی داهاتوو ئەبڕدرێ خود موچە ئەبڕدرێ ڕاستیدا ئەمە ڕاست نییە. بەڵام مەوزوعی نەوت و مەوزوعی داهاتی ناوخۆ پرسێکی گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان بێت چارەسەری بکاوە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر خەتن بۆ چارەسەرکردنی ئەم دوو مەلەفە. ئێمە دوێنێ لە کۆبوونەوەی لیژنەی مالیە باسێکرا لەسەر ئەوەی کە ئەگەر لەبەرەوەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ناگەڕێتەوە بۆ بەقا دەبێت لە پشتی هەرێمی کوردستان ببڕێ. ئێمە دژی بووین و تەوسیەکە نووسێت کە ڕەنگە ڕۆژی پێنجشەممە بخوێنرێتەوە. ئێمە وتمان بە هیچ شێوەیەک ئەمان قبوڵنیەوە نابێت بەم شێوازە بێت چونکە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبێت لە مەودووە لە هەموو نزاعاتێکی سیاسی ئیداری مالی بینی بەغداد و بینی هەرێم بە دوور بێت. مەسەلەن حکوومەتی عێراق چۆن دەیەوێت لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێک بکەوێ بۆ مەلەفینەوت بۆ مەلەفی داهاتی ناوخۆی ئازادە. بەڵام موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەبێ هێڵی سوور بێ. بەڵام ئەمە ئەگەر بمەوێت لە ڕێی کەناڵەکەی ئێوەوە بەس ڕاحەت شتێکی باسی بکەمەوی ژۆیە لە بەغداد ئێستا هەوڵێکی سیاسی هەیە بە ناوی پشتی هەرێمی کوردستانەوە بۆ لێدان لە عادل عەبدولمەهدی و حەیدەر عەبادیش زیاتر سەرپەرشتی ئەم حملەیە دەکات. حملەیەکی سیاسیە یعنی بەشێک لە پەرلەمانتارەکانی با بڵین ئیسلاح بە ئیشرافی ڕاستە و خۆی ئەیانەوێ لەو گۆشەنیگایەوە لە عادل عەبدولمەهدی بدەن بۆچی چکە حەیدەر عەبادی هەتا ئەم لەحزەیە قەناعەتی وایە ئەوە گەڕێتەوە بۆ سەرۆکایەتی حکوومەت و بۆ معلوماتان حەیدەر عەبادی بگەڕێتەوە بۆ سەرۆکایەتی حکوومەت یەکسەر پشتی هەرێمی کوردستان بڕێت. چۆن لە مەڕا بردوودا ئەو نەیتوانێ و مامەڵەیەکی واقعی لەگەڵ ئەوە بکات چۆن مەلەفی نەوتی هەرێمی کوردستان داهاتی ناوخۆ حەسم کە لە بەرامبەریشا پشتی هەرێمی کوردستان بنێرێ. ئێمە پێمان وایە ئەوەی کە عادل عەبدولمەهدی ئێستا دەیکا هەنگاوە ڕاستەکەیە. چۆن ئەم پشتی هەرێمی کوردستانی ناردووە ڕاست هەرێمی کوردستان نەوت نانێرێ ئەمە خۆی خەلەلە ڕاست هەرێمی کوردستان داهاتی ناوخۆ نانێرێتەوە ئەمە خەلەلە و ئەبێت چارەسەر بکرێ. بەڵام هەنگاوەکانی عادل عەبدولمەهدی ئەوەی ئێمە لێمان بیستووە و لەگەڵ وەزیری مالیەش دکتۆر فواد حسین قسەمان کردووە کۆمەڵێک هەنگاون بە ئاراستەی چارەسەری مەلەفەکە بەگشتی و ساڵی 2019 وەکو فرسەتێک دراوە بە هەردوولا دراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان دراوە بە حکوومەتی ئیتیحادی بۆی لەم 2019دا مەلەفی نەوت مەلەفی داهاتی ناوخۆ ئیتیفاق بکەن بۆ 2020 لە قانونی موازنەدا کێشەکان بە شێوازێکی تر معالەجە بکرێت کە جۆرێ لە چارەسەری تیا بێ. بەڵام ئەوەی کە بەلامەوە مهمە بیڵێم ئەوەیە ئەو محاولەی کە ئێستا لەلایەن کۆمەڵێک پەرلەمانتارەوە هەیە محاولەی سیاسیە و بەشێکیش لەو دەنگدانەوەی کە هەیە یعنی ئەوە وەکو سەدایەک هەیە لەلایەن بەشێک لە پەرلەمانتارانی کوردەوە دیسانەوە قەزیەیەکی سیاسیە. بەڵێ دیارەکەەوە تاوی کە جوێبیسی بووین لەلایەن وشار عەبدوڵڵا ئەندامی لیژنەی دارایی کەرگەری ئەو حملە سیاسیەیە کە عەبادی دژ بە عادل عەبدولمەهدی کە بۆی کە نێوانی کورد و حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی تێکداوە بەشێک لە پەرلەمانتارە کوردەکانی چوونەتە ژێر ئەو کاریگەریەوە بۆ ئەو جۆر لێدوانان نەدەدەن. شڤان جەباری لە بەغدا گەلێکی سپاس بۆ زانیاریانت. گوڵباخ موچیان بەردام. نوچێن